بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست من دانا محەممەد پێشکەشکاری بەرنامەی خزمەت خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی خزمەت بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. ئەڵلقەیەم جارەمان بە میوانداری بەڕێز هێمن حەمەحسینە بەڕێوەبەری ناحی سیروان سەر بە پارێزگای هەڵەبجەی شەهید. کاگە من سڵاوت لەبێ سواز بۆ ئامادەبوونت لە بەرنامەی خزمەت هیوادارین بتوانین لە ماوەی ئەم چەند خولەکەی لە خزمەت بەڕێستین هەم باز لە کار و چالاکەکانی جەنابتان وەکو ناحیە هەم لەمپەر و گرفت و ئەو کێشە و ئاریشانی لە بەردەمتانایە بکەین. بەناوی خۆی گەورە بەخێربێنێ خۆسە چاوم دیارە جێ دەستخۆش و سوپاسە ئێمە لە جەنابەت بە تایبەتی و کەناڵی ئاسمانی پەیام بە گشتی کە ئەمە دەرفەتێکی باشە بۆی ئێمە لە ماوەی ئەم ساڵی دەست بەکاربوونان کە تقریبان بە تەحدید ساڵێکە بە خەڵکی خۆمان بڵێن لێرەوە چی کراوە یاخۆ چی نەکراوە و جوڵە و کار و چالاکیمان و شێوازی ئیدارەدانی ئێمە و ئینشاڵڵا پشت بەخوا لە درێژێ بەرنامەکە بەوردی لە خزمەتانە بین و خێنە بەر خزمەت لێمە زۆر سپاس دەکەین. ئەگەر سەرەتا لێەوە دەست پێ بکەین بە جگەل لە خەڵکی ناوچەکە با بە بینەرانی تەواوی پەیام ناحی سیروان بناسێنین هەڵکەوتەی جوگرافیەکەی ڕووبەرەکەی لە چەند گوند پێگاتووە خۆ ئەگەر سەرەتا پێشەوەش جەنابیشت خۆتمان پێ بناسێنی خراپ نییە. دیارە من بۆکو ناساندنی خۆم ناوم هێمن حەمەحسینە ساڵی 1986 هەر لە ناحی سیروان لەدایک بووم هەڵگری بڕوانامەی بەکالۆرۆس و ماسەرم لە یاسا بەکالۆرۆس لە کوردستان و یاساش لە وڵاتی میسر ماسەریش لە وڵاتی میسر ئەو ماوەی پێشوو لە بەڕێوەبەرایی تەندروستی شارە زۆرۆک و یاسایی کارم کردو دواتر لە ئەو کاتێکە بەردی بناغی پارێزگای هەڵەبجە وەکو پارێزگا دانرا و دواتریش ناحی سیروان کە ناحەیەکی سەر بە پارێزگای هەڵەبجە بەر لیستی خزمەت کەوت لەلایەن برایانی خۆمانەوە تەکلیف کران بۆم ئەرکە و گرتمە ئەستم. بەڵێ بەبەستە لە برایانی خۆمان لەسەر پشتی کۆمەڵی ئیسلامی بەڕێوەبەری ناحی لە لیستی خزمەت. بەڵێ ئەلبەتە ناحی سیروان بەر لیستی خزمەت کەوت و بە تەحدیدش بەر کۆمەڵی ئیسلامی و لەلایەن برایان باشە. بینە سەر خودی ناحیەکە کاک هێمن ئەم ناحەیە تقریبا ڕووبەرەکەی یان باڵین هەڵکەوتەی جوگرافیەکەی لەکوێی پارێزگای هەڵەبجەیە و لە چەند گوند پێگاتووە. دیارە ناحی سیروان بە تەحدید دەکەوێتە باکووری قایمقامەتی قەزای مەرکەزی هەڵەبجە ئەوە لە ڕۆژهەڵاتەوە ناحی خورماڵەکە هەر سەر بە پارێزگای هەڵەبجەیە و لە باشوورەوە قەزای سەید سادقە کە سەر بە پارێزگای سلێمانیە ئەوە لە ڕۆژاواشەوە دەریاچەی سیروانە کە دەریاچەیەکی گرنگە و هەمومان وەکوڵێن ناویمان بیستۆ زانیاریمان لەسەری هەیە و حدود سنوورێکی درێژی لەگەڵ دوور و درێژی لەگەڵ ناحی سیروانە هەیە و هەڵکەوتەی جوگرافیای ناحی سیروان ئەوە بوو کە باسم کرد نزیکی 86 گوندە بەتەکید گەورەترین ناحەیە کە تا ئێستا من لەگەڵ هاوڕێکانم کە مدیری ناحی ناخۆت قایمقامن لێم پرسیون تا ئێستا ئەو گەورەترین ناحەیە و زۆرترین ڕووبەرمان هەیە و ئەو 86 گوندەش نزیکی 40 گوندیان بە ڕسمی ئاوادان و زۆرینەی گوندەکانیش نزیکی 100 تا 150 ماڵ 50 ماڵاتە کەمترینیان 50 ماڵی تێ و وەکوتم منطقەیەکی زۆر فراوانی لەسەر ناحی زۆر باشە زیاتر دانیشتوانی هەم سنتەری ناحیەکە هەم گوندەکانی سنووری ناحیەکەتان کاری ڕۆژانیان پیشەی ڕۆژانیان سەرقاڵن بەچی کاسبن زاریعن پیشە سازن خەریکی چین. بەڵێ دیارە ناحی سیروان هەر لە سەرەتا بە منطقەیەکی کشتتوکاڵی ناسراوە ناوچەیەکی کشتتوکاڵی زۆر گرنگە ئەوە پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕینیش خەڵکێکی زۆر لە ناوچەک جیاوازەکانی کوردستانەوە ڕویان ئەکرد لێرە بەمبەستی کاری کشتتوکاڵ و ئەوانە بەڵام تەنیا وەکۆڵێ زۆرینەی خەڵکی ئەم ناوچەیە بە کشتتوکاڵەوە خەریکن چونکە بە سەراحە شوێنێک نییە کە بڵێ سنووریە و بۆ مەرز و ئەوانە دەست بدات یاخود شوێنێکی پیشەسازی ئەوانە تا ئێستا ئاوڕێکی وای لێ نەدراوەتەوە. زۆر باشە کاگە من نزیکی دەریاچەی سیروان لە ئێوە تا چەند سوودی لێ بنراوە بۆ سامانی ماسی و بۆ ڕاوە ماسی. دیارە لە پاڵ کشتتوکاڵ
لەپاڵ مەشغوڵبوونی خەڵکی ناحەی سیروان و گوندەکانی دەوروبەری بە کشت و کاڵەوە دەریاچەی سیروانیش سامانێکی زۆر وەکو گرنگە بۆ خەڵک بە تایبەتی ساڵانی پێشوو ئێستا بە شێوەیەکی بەرچاو کەمی کردەوە ناشزانین هۆکارەکەی چییە بەڵام ساڵانی پێشوو بە شێوەیەکی بەرچاو خەڵک لە پاڵ کاری کشت و کاڵە بە ڕاوماسیش و خەریک بوو و داهاتێکی زۆر باش بوو بۆ خەڵک باش ئەگەر بینە سەر هەموو شار و شارۆچکە و ناوچەیەکی جوگرافی لە هەموو وڵاتێکە ڕۆڵ و پێگەی تایبەتی خۆی هەیە جا هەیە ڕۆڵی استراتیژی هەیە لە بواری پیشەسازیە هەیە لە بواری کوشت و کاڵایە هەیە لە بواری با بڵین جۆرێک لە سەیرانگا و گەشت و گوزارایە ڕۆڵ و پێگەی ناحەی سیروان لە چیدایە؟ بەڵێ دیارە وەکو وتم ناحەی سیروان جگە لەوەی کە منتیقەیەکی زۆر زۆر گرنگی کشت و کاڵیە ئەمە ئەتوانین ناوی بنێن نقطەی قووەتی ناحەی سیروان ئەگەر بە شێوەیەکی باش خزمەت بکرێ و گرنگی پێ بدرێ و ئەو ستانداردە جیهانیانەی کە بۆ چاندنی کشت و کاڵ و وەکوڵێ کاروبارەکەی جێبەجێەکەی لێرە جێبەجێ بکرێ دڵنیام کە وەکو داهاتێکی زۆر باش ئەگەڕێتەوە خەزانەی حکوومەت و هەم خەڵکیشی سوادەی لێکە بەڵام بەداخەوە بۆ جۆرە گرنگی پێنەدراوە نقطەی دووەمیشی کۆمەڵە شوێنمان هەیە ئێمە هەندێک گوند کە سەر بە ناحەی سیروانن و لەسەر دەریاچەی سیروانیشن ئەگەر بکرێت قەیرانی دارایی بهێڵێ و حکوومەت گرنگی پێ بدە ئەتوانێت بکرێت بە منتیقەیەکی گەشت و گوزاری زۆر گرنگ و خەڵکێکی زۆریش ڕووی لێ بکات چونکە زۆرینەی ئەو شوێنانە کە ئێمە بینین لەسەر دەریاچە لەوچە شوێنێکی وشک و برنگیش بێت و بەڵام بە خزمەت و ئەوانە کراوە بە منتیقەیەکی گەشت و گوزاری کە خەڵکێکی زۆر ڕووی لێ زۆر باشە بە حکمی نزیکی سیروان لە هەڵەبجەی شەهیدی پێشوو کە قەزا بووە ئێستا بە خۆشحاڵیەوە هەڵەبجە پارێزگایە لە ساڵی هەشتا بێگومان کاتێک هەڵەبجەی شەهید کیمیاباران نەکرێ چواردەورەکەشی ئەو قەزا و ناحێ و گوندانی کە لە دەوروبەرین ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکان زیانیان بەرەکەوێت سیروانیش بێگومان کۆمەڵێک شەهیدی کیمیابارانی تایە ئێوە چیتان کردووە یان لە ماوەی ڕابردووە چی کراوە بۆ خزمەتکردنی قوربانیانی کیمیایی هەم کە سوکاری بۆ قوربانیانە دیارە ناحەی سیروان بە حکمی موقعیە جۆگرافیەکەی و بە حکمی ئەوەی کە لە ساڵانێکی زوو ساڵی 1957 لەلایەن مەلیک فەیسەڵەوە کراوە بە ناحەیە مرکزێکی گرنگ بۆ خەڵکێکی زۆری لێ کۆبووەتەوە بە تایبەتی دوای ڕاگواستنی گوندەکانیش کە دوای ڕاگواستنی گوندەکان مجەمەعێکی گەورەی بۆ دروست کراوە جگە لەو دوو گوندەی کە ناحەکەی لێ پێگاتەوە کە جانجان و کێلەسپین ئەمە بۆ بەهۆی دروستبوونی قەرەباڵخێکی زۆر و لە کاتی ئەوەی کە کیمیابارانی هەڵەبجەش کرا ناحەی سیروان بەدەر نەبووە لەو زەرەر و زیانانە و ئەوەی کە زۆر دیارە لە ناحەی سیروان ئەوەی کە زۆر دیارە خەڵکێک بەرکەوتۆ بە چای کیمیایی بەڵام بۆ شێوەیە نییە بەڵام ئەوەی کە زۆر دیارە لە ناحەی سیروان قوربانی دراوە بینایەکی کۆنی قوتابخانە کە ئێستاش پێی ئەوترێ بینا سوتاوەکە هەر بەو ناوەوە ناسراوە بەوەی بەرکەوتنی تۆپی ئێرانەوە نزیکی 180 کەس لە یەک شوێنە شەهید بوون ینی کابێ ئەو قوربانی زیاترەوە لەوەی بە کیمیایی شەهید بوون بەڵێ ئەو 180 کەسە بە یەکەوە لە یەک شوێنە شەهید بوون ئەوە ئێمە تا ساڵی پار کە من دەست بەکار بووم زۆرێک لەو کەسانە نەکرابوون بە شەهید وەک شەهید نەناسێرابوون بەڵام خۆشبەختانە دوای هەوڵ و بەدواداچوونی ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی شەهیدانی هەڵەبجە و زائیدەن وەزیری شەهیدان و ئەنفالکراوانی کە کاک محەممەد حاجی ساڵح بڵێن سوپاس بۆخوا هەمویان وەک شەهید ناسیێنران و کاتێکێک لە دەستکەوتەکانی دەست بەکاربوونی جەناوتانەوەی ئەو خەڵکانی کە بوونە قوربانی ئێستا بە شەهید ئەژمار کراون بەڵێ ئێستا بە شەهید ئەژمار کراون و لە تازەترین وەکوڵێ هەوڵیش بەڕێز جەنابی وەزیر پێڕاگەیان دەموتی ئەوەی کە ماوە و کە نەکراوە بە شەهید تا ئێستا وەک شەهید نەناسیێنراوە ناو عینوان و وەکوڵێ وردەکاریەکانی ژیانیمان بۆ بنێرن ئینشاءڵڵا ئەوانیشان بۆ بکەین ببینە سەر بەڕێکردنی ژیانی ڕۆژانە لە ناحیەکەی ئێوەیە قوتابخانە دایانگا مزگەوت فەرمانگەکان لێرە چی بوونی هەیە یان چی بوونی نییە گرفتان لە چیا هەیە ڕۆژەکان چین کە لێرە هەیە دیارە ناحەی سیروان وەکوتم ناحەیەکی فراوانە نزیکی 2400 ماڵ پێک دێت 8 مزگەوت زایدەن دوو قوتابخانەی ناوەندی 8 قوتابخانەی بنەڕەتی
دایانگای لێ نیە باخچەی ساوایان بەڵام باخچەی ساوایان وەکو ڕسمی نییە لە خانووی کریان تا ئێستش ئەهلیە یان حکومیە بەڵام لە خانووی کۆمەڵی خانووی دائیرەمان هەیە وەکو بەڕێوەبەرەکان سێ خانومان پێدا بڵێ واتە خانووی تا ئێسش بینای ڕسمیان نییە وەکوتم نزیکی هەشت مزگەوت و هەشت قوتابخانەی بنەڕەتی دوو قوتابخانەی ناوەندی وەسەرجەمی دائیرەکان کە پێویستن لە بەژێنی ڕۆژانەی هاوڵاتیانەوە بوونیان هەیە لێرە بەڵێ بەرگری شارستانی زایدەن شارەوانی پۆلیس ئاسایش بنکەی پۆلیسی دارستان کتێبخانە گەراجی گشتی یانی ئەوەی کە ضرور بێ بۆ ژیانی دانیشتوانی ناوچەکە و ناحەکە لە ناو ناحەی سیروان نابوونی هەیە وەکوتم ئەمە شۆکارەوەی ناحەی سیروان لە مودەیەکی زۆرەوە ناحەیە ناحەیەکی تازە نییە لەسەر ئاستی ڕۆشنبیری زانکۆیەکی هەیە لە هەڵەبجە ئەم زانکۆیە لقی لە سیروانە هەیە وەکو لق نەخێر بەڵام پێش ئەوەی ئەم قەیرانە داراییە وەکوڵێ بێ بەسەر ئەم ئێمە و حکوومەت بەعام قەرار بوو مەعهەدێکی زراعی کە بیناکەشی بە شێوەیەکی سەرەتایی تەواو بوو لە نزیک نەمامگەی سیروانە قەرار بوو بە شێوەیەکی وەکوڵێ نهاییش قەراری لێ درا کە ئەو مەعهەدە زراعی بێتە سیروان دیارە ئەمەش خۆی بۆ خۆی گرنگێکی زۆر باشی ئەبوو هەم جوڵەیەکی دروست ئەکرد لە ناحەی سیروان و پاشانیش کۆمەڵێک خەڵکە پێویستن لەوێ فێری تەجربە بن دەرز بخوێنن خولێری هۆشیاری کشت و کاڵیان بۆ بکرێتەوە لە زۆر ڕۆوە دەورێکی باشی ئەبینی ڕۆڵێکی باشی بینی وەڵاهی تەنها هەیکەلە و ڕاگیراوە ئەیتر دوای ئەوە هیچ بەرەو پێشوونێک نییە چەندین جاریش بەدەدا چون داواکاری وتیانە ئەو کۆمپانیایشی کە پێ هەڵساوە دەنگی نییە و بە یەکجاری وەکوڵێ وازی لە ئیشەکە هێناوە بەڵێ ئەمە هەواڵێکی ناخۆشە بۆ دانیشتوانی ناوچەکە بەڵام ئێمە هیوادارین بە جوهد و بە خەمخۆری تۆ هەوڵدەن ئەم کێشەیە چارەسەرکردن بابینە سەر گەنج چ پرۆژەیەک چ با بڵین شتێکی تایبەت بە گەنجان هەیە لە ناحەیەکە ئێوە بۆ نمونە ئەوەی کە گەنج پێویستێتی گۆڕەپانی تاتان و ئەمانەیە ئەوەی گەنج پێویستێتی مەلەوانگەیە ئەوەی گەنج پێویستێتی کتێبخانەیە ئەوانەی گەنج پێویستێتی و کاتەکانی گەنج پڕەکاتەوە چیتان هەیە لێرە لە سیروان دیارە لە ناحەی سیروان ئەو هۆکارانەی کە پێویستە بۆ پڕکردنەوەی کاتی بەتاڵی گەنجەکانمان یاریگایەکی تاتانمانەیە کە لەلایەن دەستگای ڕوانگەی خێرخوازیەوە بۆمان دروست کراوە و یاریگایەکی گەورەش مەلعەب و مەلەوانگەیەک دروست کرا بەڵام بەداخەوە شوێنەکەی زۆر خراپ بوو ئاوی لێ دەرنەچوو هەروە جێهێڕاوە و وەکوڵێ بە پرۆژە لەسەر سیروان حسابە دیارە ئێمە چەندین جار هەوڵمان داوە و ئینشاءڵڵا لە نزیکی شا بگەینە کۆتایی لە ڕێگەی شارەوانی سیروانەوە وەریگرینەوە و بیدێن بە بەڵێندەرێک کە نۆژەنی کاتەوە و خەڵک ناچار نەبن ئێستا زۆرینەی گەنجەکانی ئەمە بۆ مەلەکردن ناچارن ڕوو لە دەریاچەی سیروان یاخود مەزبەحەکانی هەڵەبجە یاخود هەورامان بکەن و ئێمە هەوڵێکی جدیمان داوە بۆ ئەمە پاشانیش محاولەم کردووە و بە ئەنجامیش گەشتۆ سوپاس بخوا هۆڵێکمان هەبوو بە ناوی هۆڵی پرسەی ژنانەوە کە بۆ هیچ بەکار نەهێنرا و نزیکی 7 ساڵە کلێ دراوە لە دەرگاکەی لەگەڵ کۆمەڵێک گەنج کە بەکاری ئەیانن ئێستا بۆ یاری کۆنفۆ لە جوانی و خۆشم بە هەموو جۆرە لە جۆرەکان قەرارم دا و بەڵێنم پێداون هاوکاریان بوو ئێستا سوپاس بخوا لە کردناوەتی و کتێبخانەیەکی گەورەشمان هەیە بۆ ئەو چینی گەنجانەی کە پێویستیان بە وەکوڵێ کتێب بۆ حەزیان لە خوێندنەوەیە پاشانیش خۆم بۆ خۆم بڕیارم داوە و هەوڵیشمان داوە کە بنکەیەکی ڕۆشنبیری بهێنینە سیروان هەر حکومی سەر بە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجە سوپاس بخوا موافقەی بۆ وەرگیراوە کە خۆشم بۆ خۆم بیناکەم بۆ دابین کردوون و بەسەر جەمی ئەساسەوە واتە بە کاملی ئەساسی ناو بیناکەوە قەرارە ئینشاءڵڵا لەم نزیکانە بکرێتەوە بۆ ئەو گەنجانە کە حەزیان لە چالاکی ڕۆشنبیریە بچنایە کاگە هێمن ساڵێک لەمەوبەر بێگومان لە پرۆسەیەکی حیزبیە کە بڵێن مدیرناحێ و قەزا و بەڕێوەبەرە گشتیەکان بەر لیستەکانی بەشدار لە هەڵبژاردن کەوت بەپێی بەرکەوتی خۆیان جا کەم تا زۆر گلەی هەبوو بێیان پێڕازی بووبێتن
لیستی خزمەت کە لە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی پێکاتۆ لەسەر ئاستی پارێزگای سلێمانی ئەو کاتە پارێزگای هەڵەبجە بەو شێوازە دەست بەکارنەوە بوو کۆمەڵێک شوێنی بەرکەوت بۆ نمونەیەکێک لەوانە سیروان بوو کە لە ناو لیستی خزمەتە پشکی کۆمەڵی ئیسلامی جەنابێت لە هەڵبژاردنێکی نێوخۆی حیزبدا لە سنووری مەڵبەندی هەڵەبجەی شەهید بێگومان لەگەڵ چەند کاندیدێکە منافیس بوویت بۆی کە ئەم پۆستەڵە گریت بێگومان کۆمەڵی خولیا پرۆژە بەرنامە دەبوو بووی کە ئەگەر ببیتە بەڕێوەری ناحەیە جێبەجیان بکەیت ئەو پرۆژە و خولیانی تۆ چی بوون وەکو هێمن بۆی بتوانیت سیروان بەریتە ئاستێکی تر بەریتە قۆناغێکی تر دیارە کاکدانا ئەوەی کە ساڵی پارێ ئەمە بە تەحدید یەک ساڵی ڕێکە لێرە دەست بەکار بووین کۆمەڵی خولیا و ئاوات و ئامانجی زۆر هەدەفی گەورەمان هەبوو کە بیکەن بۆ سیروان و بۆ گەنج و بۆ خەڵکی عامی سیروان بەڵام بەداخەوە ئەڵبەتە زۆر جار ئەوەی کە تۆ لە خەیاڵتایە بۆ کارێک ڕێگریت لێەکە ببوورە تۆ بەس لە خەیاڵ تا بوویان پلان و پرۆژەشە هەبوو کە لە خەیاڵتە لەسەر ئەرسی واقع جێبەجێ بەتەکید ئێستا ئۆکۆڵێک نمونەیەک لەو ئیشانەی کە کراوە بە کورتی پێت هەڵێم کە ئەگەر بودجە هەبووە یعنی ئێمە هەوڵماندا ئەو شتانەی کە ئەو پرۆژانەی کە پارەی ناوێ هەرچۆن بۆ جێبەجێ بکەین بەڵام ئەوەی کە پارەی ئەوێ ڕاستیەکەی لە زۆر حاڵەتە قەیرانی دارایی ڕێگرمان بوو بەسیترین نمونە ئێمە لەگەڵ دەست بەکاربوونمان یەک دوو مانگ دوای ئەوە نەوتی سپی دابەشکرا لە ناحەی سیروان یعنی لە زۆر شوێنەوە تەلەفۆن نەکرا دەستخۆشیەکرا کە یەکەم جار بۆ لە ناحەی سیروان لە مێژوی خۆیان ماڵ بە ماڵ هەر ئەبرای حەوشەکە بووی پێش ئەوە زۆر جار یعنی خۆم بۆ خۆم بینیومە کێشەی گەورە دروست بووە لە ناو کۆڵانەکانی ناحەی سیروان و لەسەر سەرێ بەرمیل و ئەوەی کە ئەو فۆزایی کە خۆمان نامەمانەمان بینی بەڵام وەکو وتم ئەوە بەسیترین نمونە بوو کە لە ماوەی دەست بەکاربوونمان پاری تێنەچوە بەڵام ڕێکتان بەڵێ تەنها ئیدارەیەکی ویست و تەنزیمێکی ویست و جێگەی دەستخۆشی هاوڵاتیانیش بوو پاشانیش ئێمە گەراجێکی عاممان هەبوو لە ناحەی سیروان کە گەورەترین وەکوڵی هەڵی گواستنەوە ناحەی سیروان بۆ هەڵەبجێ یەکێ لە گرفتەکان ئەوەیە کە تا ئێستا ئێمەش هێڵی سلێمانی ئین سیروان سلێمانیمان نییە ئەوە لە هەوڵانی ئینشاڵڵا بەم زوانە ئەوەش هەینە ناحەی سیرواناتە چەند ساڵە خەڵکی ناچار بووە لە سیروانەوە بچێتە سێسایەکە خۆت هەڵەبجە پاشان بێتە سلێمانی کە لە حاڵەتێکە زۆرینی ناحیەکان ئەم هێڵیان هەیە پاشان ئێمە هەوڵماندا لە ڕێگەی بەڕێژە نابی وەزیری گواستنەوە گەیاندن کاک مەولود بەهەمرات ئەو پاسانەی کە لە سیروان نابوون وەکوڵێ پاسی بچووک بوون کۆن بوون خەڵک لێ بێزار بوو زۆر جار مۆزەفێک کە لێرەوە ئەویست بچێ بۆ داوام بۆ هەڵەبجە نزیکی دوو سێ سەعاتێکی پێش بە هەوڵێکی زۆر یعنی نزیکی مانگێک بەدووادا چوون مانگێک مانگ و نوێک تا دوو مانگیش سەرجەمی ئەو هێڵی گواستنەوەی ناو ناحەی سیروانمان کرد بە تەکسی کە ئەمەش خۆی بۆ خۆی دوایی خەڵک لە زۆر شوێن هاوڵاتیان دەستخۆشیان هەبوو بەڵام دوجار ناڕزایی باڵین شۆفێری پاسەکانی لێ نەکەوتەوە شۆفێرەکانیش مەسەلەن هەندێکیان ناڕازی بوون و هەر بەڵام زۆرینەیان ڕازی بوون لەبەرەوەی ئیشەکە لە مەسلحەتی ئەوانیش لە مەسلحەتی هاوڵاتیانیشە پاشان لە ناحەی سیروان بنکەیەکی وەرگرتنی گەنممان هەیە ئەمە بۆیە مەسەلەن بە جەناب دەڵێم ئەگەر ئەوانەی ئەم پرۆژانە کە پارێتیان نەچووە ئێمە بە ئەو پەڕیامەدەکاری و سوپاس و خاوەشەیەکی سەرکەوتو جێبەجێمان کردو ئەوەشی کە قەیران نەیهێشتۆ دیارە دەسەڵاتی ئەمە نییە و خەڵک بە خەڵکیشمان سەلماندووە کە ئێمە بەو پەڕی وردیوە بۆ پەڕی دڵسۆزیەوە حتا لە زۆرینەی حاڵەتە خۆم بۆ خۆم کە بۆ نمونەوەتیانە پرۆژێ بۆ ناحەی سیروان دەرچووە ڕۆشتومەتە وەزارەتەکان لە هەولێر ژوور بە ژوور بەدەستی خۆم کتابەکەم گێڕاوە تا موافقەکەیم هێناوەتەوە بنکەیەکی وەرگرتنی گەنممان هەیە لە سایلۆ سیروان سەرەتای ئەوەی کە قەرار دەرا گەنم وەربگیرێ کۆمەڵێکی زۆر لە جوتیارەکانی ناحەی سیروان هاتنە لام وتیان پێمان خۆشە ئەم ساڵ شتێکی جیاواز بکرێت لە ناحەی سیروان ئەم بنکەی وەرگرتنی گەنمە خۆ تەنزیمی کە خۆت بیگرە دەست لەگەڵ بەڕێوەبەری سایلۆ و لەگەڵ بەڕێز جەنابی جەگری پارێزگای سلێمانی کە ئەو بەرپرسی لیژنەی سایلۆکانە زۆر بە مەزبوطی هەوڵێکماندا کە وەکوڵە گەندەڵی نۆرە بڕی دووبارە کۆمەڵێ شت نەمێنێ عنی سوپاس بخوا ئیشێکی زۆر سەرکەوتوو بوو ئەتوانی لە حاڵەتێکیش مەسەلەن بۆ بەدواداچوون سەدانی سایلۆ بکەی کە ئەمساڵ زۆر لە ساڵان جیاوازتر بووە دوجار جوتیاران سوودیان لەمە بینی
بەتایکی ساڵان جوتیار بۆ نمونە نزیکی 25 ڕۆژ مانگێک لە سەرماوەتەوە کە ئەمەش هەموو شەوێکی پارەی لەسەر کە هەموو شەوێکی نزیکی 100,000 80,000 لێ وەرگیراوە. ئێمە ئەمساڵ سەرڕای ئەوەی هیچ جوتیارێک نەگەشتوەتە 15-16 ڕۆژ، واتە نزیکی ڕێژەکەمان دابازان بۆ نیوە و لە ساڵی ڕابردوو نزیکی 10,000 تۆن زیاتر گەنم وەرگیرا. ئەوە وەکوتم سعریشمان تحدید کرد هەم بۆ دەڕاستە هەم بۆ ئەو بارهەڵگرانش کە مەسەلەن گەنم ئەگوێزنەوە بۆ جوتیاران بۆی هاوکارێکی جوتیاران بکەین بە هەر ئەو ئیمکانەتە کەمێکە هەمان. کاگە من لەو پرۆژانە لەو پلانی کە دادناوە بۆ ئەم 4 ساڵی کە بەڕێز لێرە بەڕێوەبەری ناحید چین ئەو پرۆژانی کە تۆ ویستوتە یان ئەتەوێت جێبەجێکی بەڵام قەیرانی دارایی ڕێگرە لەوەی کە تۆ بۆ ناحی سیروان و گوندەکانی دەوروبەری جێبەجێیانکەیت. بەڵێ دیارە لە سەرەتای بەرنامەکە کە ئاماژەمان پێکرد کاکدانا ناحی سیروان ئەو گوندانەی کە لە دەوروبەری ناحی سیروان و ئیداریان سەر بە ناحی سیروانە کشت و کاڵی. دیارە من لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری کشت و کاڵ زۆر پەیوەندیمان هەیە، زۆر وەکوڵێ ئەوەی کە گرنگە بەلای منەوە لە پرۆژەکانە پێشخستنی کشت و کاڵە لە گوندەکە. ئەمەش بە کۆمەڵی پرۆژە بێ گرنگترینیان ڕاکێشانی جۆگای ئاودێری کۆنکرێتیە زایدەن ئەو ئافات و نەخۆشیانی ڕووەکاتە منتیقە بە زووی لەگەڵ هۆبەی کشت و کاڵە بەداداچوونی بۆ بکەین سەرڕای ئەمەش کەمترین تەجاوز لەسەر زەوی کشت و کاڵی هەیە لە سنووری ناحیەمە. ئەتوانم بڵێم لەوەتێ من هاتووم دەست بەکار و نزیکی ساڵەکە دەگمەن حاڵەتێکی تەجاوز مەگەر پێمان نەزانی بێ ئەوێش چونکە بەهۆی فراوانی منتیقەکەەوە زۆر جار حاڵەت هەیە لە دەزارەچەگینا بەڵام ئەگەر پێ بزانن ڕێگری لەکەن بەتەکیدەوە ئینشاءڵڵا لە دوایە بەوردی باسی جۆرەکانی تەجاوز و ڕێگری لێکردنیەکەن. وەکووتم ئەساسی پرۆژەی من و ئەوەی کە من زۆر پێم خۆشە و بەدەستمەوە بێت پێشخستنی کشت و کاڵە لە سنوورەکە. بۆ ناو ناحەی سیروانیش بەسەراحەت ناحەی سیروانێکی کە لەو ناحیانەی کە کەمترین خزمەت گوزاری بۆ کراوە مەسەلەن هەتا ئێسەش زۆرینی کۆڵانەکانی قیرنی لەو بۆزە دارایە باشی کە ساڵان هەبووە نەتوانراوە بە جۆرێ لە جۆرەکان خزمەتیە بکرێت. پاشان ڕێژەی سەوزاوی پشتێنی سەوزی کە زۆرینەی شارەکان هەیەە ئەمە خۆی بۆ خۆی سیمایەکی جوانە. ئەمە گەورەترین نەمامگەمان هەیە، واتە لەم سنوورە نەمامگەیەکی زۆر گەورەمان هەیە کە ئەگەر بتوانین بودجەیەک هەبێ مەسەلەن سەرپەرشتی بکەین ئەتوانین لە ماوەی 1-2 ساڵە پشتێنەیەکی سەوزی زۆر جوان بەردەوری ناحیەی سیروانە دروستکەین. پاشانیش لە ڕووی ئابووریەوە ئێمە ساتکەرەوەیەکمان هەیە بە ڕادێک کە هەناری تیا هەڵەگیری هەر لە سنووری ناحیەی سیروانە. پاشانیش کارگەیەکی دروستکردنی دۆشاوی تەماتە کە دوێنێ پێرێ لەگەڵ ئەو مقاولەی کە سەرپەرشتێکە قەراری داوە بە زووی ئینشاءڵڵا بکەوێتە ئێش و پشکی شێریش بۆ ناحیەی سیروانە بێ لە ڕووی دامەزراندن و پاشانیش ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران خۆمان نەبینین لە زۆر حاڵەتە بەرهەمی جوتیاران بەزایە ئەڕوا و پارەیەکی ویان بۆ ناکە و خەسارە بێ. ئینشاءڵڵا ئەم پرۆژانە هەیە ئەگەر ئەم قەیرانە بە جۆرێ لە جۆرەکان بکەوێت بەلایەکە و بەرەو باشتر بڕن. ئەو کارگەی دۆشاوی تەماتی باست کرد یەکێکە لە هەواڵە خۆشەکان تەسەوڕەکەم بۆ هەم دانیشتوانی ناحیەکە بەتایبەت وە بۆ پارێزگای هەڵەبجە بە شێوازی گەشتی. دەپرسم لەمپەرەکانی بەردەمتان جگە لە بارە دارایە قورسەکەی کە بەرۆکی هەموو لایەکی گرتووە ئەو لەمپەرانە چین کە لە بەردەم هێمن حەمەحسەینا هەیە بۆی کە کارەکانی بەرەو پێش نەچێت. بۆ نمونە ڕێگریت لێ بکرێت لە ڕووی سیاسیەوە فەرمانگەکان هاوکارت نەبن، پارێزگاری هەڵەبجە هاوکارت نەبێ، وەزارەتەکان ئیشەکان بۆ بەڕێوە نەبن. حەزەکەم ئاماژەیەکیان بێ بکەی ئەگەر هەبن بەڵام دوای ئەم شووە. بینەرانی عەزیز و خۆشەویست خزمەت بەردەوامە شوویەک وەرەگرین و دێینەوە. دووبارە سڵاو بینەرانی عەزیز و خۆشەویست لە بەرنامەی خزمەت لە خزمەت بەڕێز هێمن حەمەحسەین بەڕێوەبەری ناحیەی سیروان لە پارێزگای هەڵەبجە لەسەر لیستی خزمەت لە پشکی کۆمەڵی ئیسلامی بەردەوامە بین. پێش پشوەکە لێم پرسیت لەمپەرەکانی بەردەم ئیش و کارەکانی ئێوە کە بەڕێوە چین جگە لە لەمپەری یان
با بڵێن قەیرانی دارایی لەمپەری سیاسیتان لە بەردەمایە حیزبێکی سیاسی لەم سنوورە ئەرقەلە بخاتە ئیشەکانی ئێوە یان ئەو بەڕێوەبەرانەی کە بەڕێوەبەری فەرمانگانەی کە لە سنووری ناحیەکەی تۆیان بەدەمتەوەنێن و ئەو بڕیارانی کە تۆ دەریانەکەیت ئەوان جێبەجێ نەکەن؟ دیارە سوپاس بخوا ئەو گرفتەمان نییە وەکوتم تەنها کێشە لە بەدەمی ئەمە قەیرانی دارە ئەگەناوەکو ڕێگری سیاسی حزبی دەسەڵات کە لە مەنتیقەیەکێتی نیشتیمانی کوردستان دیارە لێرە دەسەڵاتە زۆر هاوکارم بوون و لە سەرەتای دەست بەکاربوونیشمەوە بەڕێز کاک عەلی عوسمان جێگیری پارێزگاری هەڵەبجە پێش من لێرە بەڕێوەبەری ئەم ناحیەی سیروانە بۆ ئێستا جێگیری پارێزگاری هەڵەبجەیە ئەو لە زۆرینەی ئیش و کارەکانە هاوکارمە و جەنابی قایمقامیش بە شێوازێکی زۆر فراوان و زۆر باش واتە ئەوەی کە من پێویستم بێت داواکاریان لێ بکەم گەڕانەوەی نییە وە لە سنووری ناحیەکەشە سەرجەمی فەرمانگەکان ئەوەی کە لە شارەوانی لە برانی با بە ڕاشکاوی قسە بکەین بۆ نمونە تۆ لەسەر تەجاوز دەتوێت بڕیارە دەرکەیت ئەوەی پێی معنیە پۆلیسە ئاسایشە شارەوانیە و منطقەیەکی عەشایریشە و منطقەیەکی بچووکە هەمومان لێرە هەموو لای خزمی یەکترین ناسیاوی یەکترین ژن و ژنخوازی هەیە تا چەند بڕیارێکی تۆ لەسەر تەجاوزێک ڕاگررتنی تەجاوزێک وەستاندنی یان هەڵۆشانەوەی بەڕێوەری ئاسایش پۆلیس شارەوانی هاوکاری ناکەن یان ئەیکەن؟ من زۆر هاوکار من لە زۆر حاڵەتە لەوەچێ من بە تەجاوزەکەم نەزانی بێت لەلایەنەوەن و ئاگادار کراومەتەوە کە ئێمە ئەڕۆین فڵانە تەجاوز لە ئەو شوێنە هەیە ڕای ئەگرین تا جەنابەت ئەمر دەرەکی واتە بۆ ڕادە هاوکار من لە زۆر حاڵەتیشە وەکووتم ئێمە کە هاتوونەتە ئێرە قەرارمانداوە تەجاوز لە سەرەتاوە ڕاگرین و سواز بخواوە نزیکی ساڵێکە لێرم ئەوەی کە تەجاوز کراوە لەوەچێ بناغە کراوە مەسەلەن جیهاز هێنراوە بۆ لێدانی بیر بەڵام لە سەرەتای ئیشەکە ڕاگیراوە ئەمەش وەکوتم هاوکارێکی باشی برایانی پۆلیس زایدەن ئاسایش و شارەوانی و پۆلیسی دارستانیش کە ئەوان بە هەمان شێوە معنین بە تەجاوزات و ڕاوی نایاسایی ئەوانە و زۆر هاوکار من سەرجەمی فەرمانگەکانیش هیچ فەرمانگەیەک نییە لە ناو ناحیەی سیروانە کە کێشەمان هەبێت لەگەڵی و جۆرێ لە جۆرەکان ئێمە بڕیارێکماندابی ئەوان جێبەجێیان نەکردین. باش لەمپەری سیاسیش وتت تا ئێستا نییە با من بە دیوێکی ترا پرسیارەکە بکەم تا چەند کۆمەڵی ئیسلامی تەداخل ئەکا لە ئیشەکانی تۆیە نامەدەنێرێت تەلەفۆنەکە پەیوەندیەکە ئەم ئەندامەمان ئەم بیرە با لێ بە ئەم خانۆ با بکە ئەم تەجاوزەقەینە چاوی لێ بپۆشە تا چەند کۆمەڵی ئیسلامی بە شێوازێکی گشتی کە لێرە مەڵبەندی هەڵەبجە هەیە تەداخل لە ئیشەکانی تۆیەکەن یان بە پێچەوانەوە نەخێر تەداخل ناکەن تەنها کار ئاسانیان بۆ تۆ کردووە؟ دیارە ئەمە کە سەرەتا دەست بەکار بووین لەم پۆستە کۆمەڵی ئیسلامی بە ساریحیەوەی پێوتوین کە ئێوە نوێنەری کۆمەڵی ئیسلامی نین بەتەنها ئێوە نوێنەری هەموو خەڵکن ئێمە ئێوەمان ناروتە ئەوێ بۆ خزمەتی هەموو خەڵک و هەر بە سەریحیش سەرەتا پێیان وتوین ئەگەر گەورەترین مەسئول و بەرپرسی ئێمە داوای تەجاوز یاخود کارێکی نایاسایی کرد مەیکەن و سەری خۆتانی لێ ئاگادارکەنەوە بەڵام سوپاس بخوا لە ماوەی ئەم ساڵە تا ئێستا هیچ بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی نەم وەکو مەڵبەندە وەکو ئەنجومەنی ناو ناحیەی سیروان ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی بە هیچ جۆرێک دەستیان نەخسۆتە کاروبار یعنی کاڵێم بە هیچ جۆرێک بە مطلق قسەکەم تا ئێستا پیان نەوتوم فڵان کەس تەجاوزێکی هەیە ئەو کەسە ئەندامی خۆمانە چاوپۆشی لێ بکە بۆ هەڵکەندنی بیرێ لەوە چێکراوە بۆ هاوکاری کۆمەڵەیەش هەیە قانونیە قانونی نییە ئەتوانی هاوکاری بکەی ئاسانکاری ئەمەش تەنها بۆ ئەندامانی کۆمەڵی ئیسلامی نییە بۆ سەرجەمی خەڵکو بە شایەتی خەڵکیش کۆمەڵەیەش کە پێویستی بە هاوکارێکی بەسیط بووە ئەگەر بە تەلەفۆنێک بە دۆداچوونێک بووە من هەوڵمدا ئاسانکاری بۆ سەرجەمی خەڵکم ئەمە بەو دیوانە نەفید کرد کە نییە بەڵام بێگومان لە شوێنێکی ئاوایە و ئێمە ئەزانین حیزب و حکوومەت تا ئێسش هەر تێکەڵاون و لێک جانمێتەوە تا چەند ئەندامانی کۆمەڵ کادرانی کۆمەڵ قیادەکانی کۆمەڵ لەم دەڤەرایە لەم ناوچەیە هاوکار بوون بۆی کە تۆ ئیشەکانت بەرەو پێشچێ و سەرکەوتوو بیت؟ بەڵێ ئەلبەتە ئەوە پرسیارێکی وەجێ و جوانە سەرەڕای ئەوەی کە ئەندامانی کۆمەڵ زائیدەن بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی دەستیان نەخسۆتە کاروبارم و هەوڵیان نەداوان کاری نایاسایین پێ بکەن کە نایشیکەین ئەگەر هەوڵش بدرێ بە دیوەکەی ترا زۆر هاوکارم بوون لە زۆر حاڵەت کە دیاردەیەکی خراپیان بینیوە
کە زانیویانە ئەبێ بە لەکەیەک بە پەڵەیەک هەمووەکو ئێمە کە نوێنەری کۆمەڵی ئیسلامین پاشانیش وەکو بۆ شخصی خۆمان بە زووی ئێمە ئاگادارەکەن کە ئەمە خەلەلە پاشان لە زۆرینەی حاڵەتە لە ڕێی پرۆژەوە لە ڕێی پێشنیارەوە هاوکارمان کە بۆی لەوە چێ زۆر حاڵەتەیە مرۆڤ خۆی بۆ خۆی کاینێکی کامل نییە نەقسی هەیە ئەوان هەڵدەرک بە هەموو شتەکان نەکە ئاگای لە هەموو شتەکان نییە ئەوان حاڵەکەن کە ئەو نەقسانەش بۆ ئێمە پڕکەنەوە و وەکوڵێ زۆر هاوکارم بوون و ئینشاءڵڵا ئەمێدی شەکەم تا سەر هەر ئابەم جۆرە بێ ئینشاءڵڵا هەرواشە بێ. ئەی سەر و خۆت وەکو پارێزگای هەڵەبجە چۆنە لەگەڵتا باسی جێگری پارێزگار پێشتر مدیر ناحیە بووە بەڵام پارێزگار خۆی چۆنە بەڵێ وەکو ئەوە کە بە تەحدید ناوی جەنابی کاک عەلی عوسمان جێگری پارێزگارم هێنا هۆکارەوە بۆ کە پێشتر لێرە بە ڕێوەبەری ناحیەی سیروان بۆ هاوکارێکی باشەواتە ئەزانێ وردەکاریەکە چۆنە لێرە لە زۆر حاڵەتیش کۆنتاکتمان هەیە پرسی پێکەم جەنابی پارێزگاریش لە هەموو حاڵەتەکان کە ئیشێک هاتوۆتە بەردەستی من نایاسایی بووە من نەم کردووە بەجانەتە بەردەستی ئەویش بە هەمان شێواز گێڕاوێتێ بۆ من وتێتی ئەو پیاوە لەوێ نوێنەری منە هەتا ئەو موافقەی لەسەرنەکان من نایکەم بگرە لە زۆر حاڵەتە تەداخلی زۆر گەورە کراوە لە مۆزوعی تەجاوزێک هەبوو بە نمونە کەسی زۆر وەکوڵێ پلەی سیاسی و سەربازیشیە بۆ تەداخلی کردووە جەنابی پارێزگار پێوتون مادام لە ڕێ بەڕێوەبەری ناحیەی سیروان و قەرادراوە لابرێ هەر ئەبێ لابرێ واتە لە زۆر حاڵەتە جگەل لەوەی وەکوتم کێشۆ لەمپەرم بۆ دروست ناکەن هاوکاریشمە کاگێ من تا چەند ضرورە بەڕێوەبەری ناحەیەک کە ئەوێ خزمەت بۆ ناحەی خۆی بکە خەڵکی ئەوێ بێت باشترە لەوانێت دڵسۆزانەتر باشتر بە کەلێن و کەم و کورتیەکانی ناوچەکەی خۆی بزانێت یان ئاسایی ئەگەر خەڵکێک بەڕێوەبەری ناحیەی سیروانیش بێ و خەڵکی ئێرە نەبێت بۆی ئێستا خۆت بەڕێوەبەری ناحیەیت و خەڵکی ئێرەشیت دیارە هەموو ئەو دوو حاڵەتی کە جەناب بوو باسەکەی جایبەت و سلبیاتی خۆی ئەوەی کە خەڵکی ناوچەکە بیت و بەڕێوەبەری ناحیەبی لە هەموو کە شارەزاتری بە کەلێن بە نەقس بە کەموکوڕی ناحیەکە و ئەتوانی بە دڵسۆزانە تریش چونکە لە زۆر حاڵەتە ئەو ئیشێک کە ئەکرێ ئیسفادەیەکی عامی بۆ خەڵکی سیروان هەیە و ئەبێ بە شانازەیەکیش بۆ تۆ کە خەڵکی ناحەکەی بەڵام لە لایەکی ترەوە احتیمالە گرفتێکی ئەوە بێت خەڵکێک کە لە ناو ناحیەی سیروان من نزیکی 20 ساڵە هەر لە ئێرە دانیشم بۆ هیچ کوێی تریش نەڕۆشتوم هەم زۆرینەی خەڵکیش ناسرا و خزم وانێ لەوە چه ئیجرایەتێکی یاسایی ئەەکەی خەڵک پێ ناخۆشە وازانێ موجهە بۆ ئەو بەڵام وانێ من لە زۆر حاڵەتە کە تەجاوزاتە بەردەسم کێشەیە کاتەتە بەردەسم بە سەریحی بە کابرام و تۆ سەلمان دیویشمە کە من چۆن لەگەڵ تۆ تەعاملەکەم لەگەڵ براکەی خۆم لەگەڵ کەسە نزیکانی خۆم بەم جۆرە تەعاملەکەم دڵنیاش بە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان منت دی جیاوازیەکم لە بینی تۆ لەگەڵ براگەورەکی خۆمان کرد ئەو کاتە حەقی قسەت هەیە ئەمە خۆی بۆ خۆی لەوە چە گرفتێک بێ خەڵک عاجزە بێ بێتاقەتە بێ وەکوڵێ زەختی عشایریەکە کە ئەم ئیجرئاتە نەکرێت بە حکمی کە زۆر ناسیاویشن و زۆر لە شوێنەکان لەوانەیە نازیشیە بێ زۆر جار هەندێک تەکلیف و هەندێک شت بکات لە ڕووی نازەوە کە ئەو نەزانێ ئەمە نایاسایی و دوایش بەتەکیدەوە خۆی بۆ خۆی وەکوتم گرفتی ئەوەیە ئەگەر خەڵکی شوێنەکەبی بەڵام ئیجابیاتەکەی زیاترە چونکە لە زۆر حاڵەتە خەڵک لەبەر ناسیاویش لەوەشە کێشەت بۆ دروست نەکە بەڵاش گوندەکانی سنوورەکەی ئێوە گوندنشینانی ئێوە ئەو کێشە و گرفتانە چین کە ڕۆژانە لە ماوەی ئەم ساڵە ڕوبەڕووی تۆ بۆتەوە کە پلانت بۆ داناوە ئەگەر بارودۆخی دارایی چاک ببێت جگەلەوەی باسی کردی و شورکاڵت کرد چه گرفتێکی کە هەیە توانیت یا لە بەرنامە تا هەیە چارەسەری بکەیت دیارە گوندەکانی ناحیەی سیروان ئەو گوندانەی کە ئاوەدانن ئەتوانم بڵێم زۆرینەیان کارەبای نیشتیمانی زایدەن تۆڕی ئاو نەبووە ئەوە لە دوای ئەمە ئینشاڵڵا باسیەکەم کە چۆن بووە کارەبای نیشتیمانیان هەیە و خەڵکیش بە زۆری وەکوتم بە کشتتوکاڵ و حیوانداریەوە مەشغوڵە لە ڕووی کشتتوکاڵەکەەوە کە باسمان کرد لە ڕووی حیوانداریشەوەی ئەمە هۆبەیەکی زۆر سەرکەوتوی ڤێتێرنەریمان هەیە کە زۆر خزمەتی خەڵکەکە ئەکا ئەم ئەو گرفتانەی کە هەیەیان بۆ مەسەلەن جادە ڕێگەوبان ئەوانە من نزیکی لە مای ئەم ساڵە کە هاتووم جگە لە قیتاوکردنی سێگوند کە بە تەحدید ئەوانە ماونەتەوە لە نزیکی جادە بن و قیتایان بۆ نەکراوێ
جگە لە قیتاوکردنی سێگوند بە ئامێرەکانی شارەوانی زایدن بەڕێوەبەرایەتی ڕێگەوبانی هەڵەبجە زۆرینەی ئەو گوندانێک کە ڕێگەیان بۆ نەچۆ ڕێگەکەیان خراپ بووە عنی ئەتوانم بڵێم گوند نەماوە ئێستا لە مدەی ئەم ساڵە جادەیەکی بە مەزبوطی بۆ نەڕۆشت بێ و ڕێگایەکی باشی نەبێ تێکەڵ ڕێژکراوەی ئەلبەتە تێکەڵ ڕێژ قیرتا و تۆزێ بە بۆنەی بارودۆخی دارایەوە لەوە ناچێ مەحاڵە پاشانیش لە ڕێی ئەوەی کە خەڵکێکە بۆ گلەیان کردو ئێمە منتیقەیەکی زۆری کشت و کاڵیمان هەیە و جۆگەی ئاودێریمانێ ئێمە لە ڕێگەی ڕێکخرایی ڕێکی ئەڵمانی کە ڕێکخرایەکی خێرخوازیە لە ماوەی ئەم ساڵە جۆگەیەکی ئاودێری زایدن تۆڕی ئاوی یەکێک لە گوندەکانیان بۆ چاکردوین هەر بە خێرخوازی کە نزیکی 40,000 دلاری تێچوە هەردوو پرۆژەک بێگومان سوودی گەیاندووە بە تاکید هەوڵاتیان و گوندنشینان ئەو گوندە وەکوتم نزیکی 2000 تا 30,000 دۆنم زەوی لە بەردەمی ئەو جۆگای و بە شێوەیەکی جوان کە گوندی تەپەگڵاویە زۆر نزیکیشە لە ناحیسی لە ڕووی تەندروستی و لە ڕووی پەروەردەوە بنکی تەندروستیتان هەیە لە گوندەکان قوتابخانە وەکو پێویست هەیە لە گوندەکانیان نەخێر بۆ خوێندنە بێ قوتابیان و مناڵان لە گوندێک و بۆ گوندێکی تر بچنیان گوندنشینان بۆ بەسیترین شت سەرێشەیەک خوانەخواست پێوەدانی مارود و بشکێک بگەنە سیروانیان بگەنە هەڵەبجە نا سەرجەمی گوندەکان بنکەی تەندروستیان نییە ئەڵبەتە یانی بڵێ هەموو گوندێک بنکەیەک تەندروستی خۆی هەیە لە زۆر حاڵەتە ڕەچاویەوە کراوە کە دوو سێ گوند کە نزیکن لە یەکەوە بنکەیەکی تەندروستیان هەبێ بۆ قوتابخانەش بە هەمان شێوە بەڵام ناحیی سیروان خۆی بۆ خۆی مەڵبەندێکی تەندروستی چاکی هەیە و نزیکی ئەوەی کە من ئاگادار بم لە حاڵەتی ئاساییە ڕۆژانە نزیکی 100 نەخۆشە بینێ کە لە زۆرینەی لە گوندەکان و لە ناو ناحیەکەشەوە دێن بەڵام وەکوتم وەکو پێویست بنکەی تەندروستی و قوتابخانە لە هەموو گوندەکانانی بێگومان بەهۆی پرۆسەی با بڵێن شەڕ لە دژی گروپی داعش کۆمەڵی خەڵک و کۆمەڵێک هاوڵاتی عراقی ئاوارەی هەرێمی کوردستان بوون بە پێی زانیاریەکانی من ژمارەیەک خەڵک ژمارەیەک خێزان لە ناحیەکەی ئێوە هەن ئاوارن و خەڵکی ناوەڕاستی عراقن یان ئەو شار و شوێنانی کە شەڕی تێدایە ئەمە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئەمنی و لە ڕووی بارگرانیش لە ڕووی ئابوووریەوە هیچ گرفتێکی بۆ دروست کردویان نا بەتاکید بوونی ئاوارە لە هەر شوێنێک ئیجابیات و سلبیاتی خۆی هەیە بەڵام بوونی ئەم ڕێژە زۆرەی کە لە سەرجەمی ناوچەکان و بەتایبەتی ناحیە سیروان نزیکی 140 ماڵی ئاوارەی تایە 140 خێزانی ئاوارە لە عەرەبن زۆرینەی عەرەبە دیارە لە ڕووی ئەمنیەوە چاودێریی باشەکرێن هەم لە ڕووی خۆناساندنیان لە ئاسایشی لە بەڕێوەبەرایەتی ئاسایش و پاشانیش چاودێرێکی ورد و ئەوانە هەیە بەڵام هەر خۆی بۆ خۆی گرفتە خۆزیانی بەزوی ناوچەی خۆی ئازاد بکرێەوە بگەڕێتەوە شوێنی خۆی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بە تاکید زانی هەیە ینی لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر جار کە خەڵکی ئاوارە ئەچێتە ئەو مەنتیقە بەتایبەتی شوێنێکی وەکو ناحیە سیروان و عەشایر و بچووک لەوەی ئەو عەرفە عەشایری کە تۆ ڕەچاویەکەی ئەو ڕەچاوی نەکە ئەمە خۆی بۆ خۆی گرفت دروستەکە و یا کللتوری ئەو ئەگوێزرێتەوە بۆ نەوەی ئێمە بەڵێ ینی زۆر حاڵەتەیە وەکوتم ئەو عەرفە و ئەو کللتوری کە تۆ ڕەچاویەکەی ئەو ڕەچاوی ناکە ئەمەش خۆی بۆ خۆی بێتە هۆی تێکدانی هەڵسوکەوتی گەنجە کۆمەڵی خەڵکە لە ناو ناحیەکە لەگەڵ ئەوان تێکەڵە بن کاکە من بە پێی زانیاریەکانی لای منە ژمارەیەک خانوو لە سنووری ناحیەکەی ئێوە یا با بڵین بزاد لە سنتەری ناحی سیروان دروست کراون و بڕیارە ئەم خانوانە دابش بکرێن جارمێ زانیاری بزانە سەر خانۆکان لەلایەن کێ و دروست کراوە چۆنن و ئەو خێزانانە یان ئەو کەسانی لی سوودمەندە بن چێن بە چ شێوازێکەوە نیازانەیە ئەم خانوانە دابش بکەن دیارە و خانوانە مەلەفێکی زۆر کۆنن ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2007 واتە ئەخێری 2010 کارکردن تێە تاوا بووە ئەکەوێتە خواری ناحیە سیروانەوە لە ڕووی قەزای سێ سادخۆ 50 خانوو دیارە 50 خانووە لە 2010 تەواو بۆ خانۆکان بەڵێ ئەخێری 2010 تەواو بۆ دابش نەکراوە وەڵای تر ئەوەی کە حتمما هۆکارێکی سیاسی هەبووە چونکە زۆر حاڵەت هێنراوەتە سەر تەوزیعکردن و ڕاگیراوە بەڵام ئێمە بەڕێوەبەری ناحیەی پێشوو کە پێش من لێرە بووە لە ڕێی لیژنەیەکەوە نزیکی 150 فۆرم پڕ کراوەتەوە ماڵ بە ماڵیش گەڕاون کە کیا مستحق و کیا مستحق نییە
بۆ چێ دروستی کردو حکوومەت یان کۆمپانیا بڵێن ینی بەرهێنەرانە ینی نە حکوومەتی هەرێم دروستی کردوواتە بۆ چێە بۆ هەژار و کرێچنشینە ئەڵبەتە سەرەتا کۆمەڵێ بڕیاری تیادرا بۆ فەرمانبەران دواتر بۆ هەژار دواتر بۆ ماڵەشەیت بەڵام هیچی سەری نەگرت وەکوتم چەند جار هێنراوەتە سەر تەوزیعکردن و هۆکاری سیاسی ئێستا نوێترین زانیاری لە بەرنامەی خزمەتەوە بە دانیشتوانی سیروان بڵێ دیارە سپاس بۆ خواهشێکی باشی تیاکراوە لە ئەنجومەنی وەزیران و ئەمری بۆ دەرچووە بەندەوەکو بەڕێوەبەری ناحیەی سیروان سەرۆکی لیژنەم و سەرۆکی شارەوانی سیروان و نوێنەری دارایی هەڵەبجە ئەندامن لە لیژنەکە سەلاحیەتی کامل درا بە ئێمە بۆ پێداچوونی ئەو فۆرمانەی کە پڕ کراوەتەوە و ئێمە نزیکی 2 هەفتە لێرە دانیشتین بە هاوکاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ناو ناحیەی سیروان وەکو چاودێر لەگەڵمان نابوون و ئەوەی کە مستحق و ناوی نەنووسراوە نووسیمانە پاشان ڕۆشتوین سەردانی مۆقعەکەیمان کردو بۆ ئەوەی کە کەس دوایەکی لێمان لێ نەکە ئینشاءڵڵا لە نزیکترین ماوە لە ڕێی قورعەیەکی شەفافەوە بە ئامادەبوونی هەمویان ئەخرێتە قورعەوە و دابەشەکرێت چی ئەدرێ بە چێن ئێستاش نەمانزانێت درێ بە شەهیدان بە فەرمانبەران بە کرێنشینان وەکوتم دواترین زانیاری کرێنشین و خەڵکی کەم دەرامەت ئەوەش کۆمەڵی پێوەری خۆی هەیە کە ئێمە لە ڕێ فۆرمێکەوە کەم ئەندام ژمارەی زۆری خێزان ساڵانی کرێکی ئەویش لە ڕێی وەرگرتنی پشتگیری کرێنشینان ئەم کەسە چەند ساڵە کرێکیە چەند سەرخێزانە ئایا مەسەلەن لە ڕووی دەرونی و جەستەییەوە نوقسانی هەیە هەموو ئەمانە خاڵی لەسرە واتە پشکی شێر بۆ خەڵکی کەم دەرامەتە دیارە قەرارێکیش هەبوو کە نزیکی 10 خانوویان بەبێ خۆرا بدرێ بە ئەو دەشەهیدەی کە ئێمە هەمانە لە سروی ناحیەی سیروان و گوندەکانی دەوروبەری لە شەڕی تێرۆریستانی داعش بەڵام بەداخەوە دواترین زانیاری ئەوەیە کە بە کتاب جوابیانداوێنێتەوە ئێمە ئەڵبەتە هەموو ئیجرائاتێکی ئیداری و یاسایی خۆیمان کرد و زۆریشمان پێ خۆش بوو کە بدرێ بەڵام ئەنجومەنی وەزیرانەوە قەرار دراوە کە بە شێوەیەکی عام زەویان پێ بدرێ واتە وتوانە لە تعلیماتە قانونیە زۆر باشە بابینە سەر مەلەفێکی تر کاگەمەنەویژەوەیە هێمن حەمە حسین پێش ساڵێک لەمەوبەر پێشەوەی ببێ بەڕێوەبەری ناحیەی سیروان لەسەر پشکی کۆمەڵی ئیسلامی ئیمتیازە مادی و معنەویەکان بۆ خۆت بۆ خزم و کەسوکارت بۆ کۆمەڵی ئیسلامی چی بوون کە پێشتر نەدبووە ئێستا بەهۆی ئەم کورسیەوە بەهۆی ئەم پۆستەوە ئێستا هێمن حەمە حسین خاوەنی ئەو شتانەیە چین هەم لە ئۆتۆمبیل هەم لە خانوو لە باغ لە ڤێلا لە دامەزراندن چوزانم لەم 50 خانووی کە بەتەمان تەوزیعیکەن دیارە کاکدانا ئەوەی کە من وەرم گرتووە لە ئەم شوێنەی کە دەست بەکار بووتیایە تەنیا ئۆتۆمبیلەکە زائیدەن خانووەکەش هەر من نیم حکوومەتی هەرێم 20 خانووی کردێتەوە لە ناوچەیەکی بڵێن لە ناحیەی سیروان لە ناو مەرکەزی ناحیەکە بۆ سەرجەم بەڕێوەبەرەکانی ناو ناحیەی سیروان ئەلبەتە من هەتا ئێستاش لەو خانووی خۆمان نیم چونکە سواز بۆ خاخانی خۆم هەیە شخصی ئەو خانووی خۆمداوە بە کارمەندێکی خۆمان و تایەتی بۆ خۆی بەبێ کرێ وەکوڵێ تا عنی زۆر هەندێک بەڕێوەبەرمان هەیە کە خۆشی نەچۆتە خانووەکە کەسیشی تێ نەکردو بەڵام من لەوەتەی هاتوون پێم وتۆ کە بۆ خۆتیایە بۆ من بەڵام بۆی بینەران زیاتر ئەمان لا ڕوون بێ ئەو خانوانە ئەگەر خۆشتی تیابی هەر کەسێکی تیابێ بۆ ئەو 4 ساڵێک کە تۆ لێرە فەرمانبەری ناحیەی دوایی کە لێرە نەمایت بەناوکردنی نییە ئەو حکوومەتە هی حکوومەتە وەکووتم هەروەکو کورسیەکە وەکو شوێنەکە وایە ئەدرێ بەو کەسێک کە بەڕێوەبەرە لەمای ئەو 4 ساڵێک کە بەڕێوەبەر دوای کیلەکەت لێوەرەگرن ئەدەن سەبارەت بە ئۆتۆمبیلەکە بۆ ئەو چۆن وەرد گرتووە بۆ ئیشی شخصی و سەیران و سیاحەت و کەفا و سەفا و مەڕوای خۆت دەردێڵە بەکاری ئێنیان بۆ ئیش و کاری ناحیە بەکارێنی وڵات تەنها ئۆتۆمبیلێکە کە پێشتر هەر میلاکی بەڕێوەبەراتی ناحیەی سیروان بۆ دوای ئەوەی کە دەست بەکار بووم وەرم گرتووە و تەنیا ئیش و کاری ناحیەی خۆمانی پێیەکەین ئەوەی کە ئیشکاری ئیداریە سەردانی کۆمەڵایەتیە کە هەر لە زمنی وەکوڵێ ئیش و کاری ناحەیەش خۆت ئاگاداری ئەو کەسێکە بێ بە بەرپرسی وەحدە ئیداری لە شارەکە سەرجەم ئیلتیزاماتە کۆمەڵایەکانی شەکەوێتە سەرشان و ئەگەر مەسەلەن لە حاڵەتێکا غیابی لەوە چەگلێوێتە سەر تەنها بۆ ئەوەیە وەکوتم امتیازی من تەنیا ئۆتۆمبیلەیە کە نزیکی مایە کە قەراریش دراوە بەنزین مان بەسەرفکەن ئەگینا پێشتر بەنزینەکەشی لە گیرفانی خۆمان سەبارەت بە شۆفێر بە پاسەوان بە دامەزراندنی خەڵکو و لایەنگر و دۆستانی کۆمەڵی ئیسلامی لە چوزانم ئەو فەرمانگانی کە لەم ناوچەیە هەیەیان
بابێنە سەر خزم و کەسوکارەکەی خۆشت خۆ بەدەرنیە لەوەی کە لێرە لە کوردستان بەرپرسەکان جارە لە خۆیانەوە دەست پێەکەن خزم و کەسوکارەوە لەمانە چی ئیمتیازێک بەهۆی تۆ بەدەست هاتووە تەنیا حاڵەتی دامەزراندن هەبێت ئەوەی کە شێوە عامەکەی باسکەم دوایی دێمە سەر شۆفێر و پاسەوانی خۆم 6 کەس بوو کە بەڕێوەبەرەتی شارەوانی سیروان داوای ئین فەرمانگەی شارەوانی قەرار درا بۆیان تەوزیەکەن ئەمەش لە پرۆسەیەکی زۆر شەفافە نزیکی هەفتەیەکی ڕێک بە واژی من لەگەڵ سەرۆکی شارەوانی ئاگاداریمە هەڵواسی ئەو خەڵکانەی کە موئەهەل بوون هاتن دواتر کرا بە نظامی دەرەجەکیە دەرەجەی لە هەمووی زیاترەوە ناوەکانمان نرد ئەمە تەنها حاڵەتی دامەزراندنەوە سوپاس بۆخوا کەسیش لێی نەبوو سەبارەت بە شۆفێر و پاسەوانی شتا ئێستا بۆم تاعین نەکراوە ئەو نزیکی وەکوتم ساڵێکە تەنها ئەو کوڕە پۆلیسی محەلیە بە ئۆکۆڵی پیاوەتی خۆیان تەفەڕۆکیان پێ کردو لای من داوامەکە وەکو شۆفێر ئەوش لە زۆر حاڵەتە عزیەتی نادەم چوو بە گوتم بەخۆی کەمی موچە و ئەوم کێشانەوە ئەوش خۆی بۆ خۆی گرفتی هەیە لە زۆر حاڵەتە خۆمش سارەکە لێ خەڵماتە نە شۆفێرم نە پاسەوان و نە تاعیناتیش هیچ حاڵەتێک نەبوو زەوی و باخ و خزم و کەسوکار و کۆمەڵ هیچ ینی لەم کورسیە بە ناشەرعی بە نایاسایی سوودمەند نەبوو وەڵا بە یاساییش سوودمەند نەبوو زۆر باشە کاتم کەم ماوە چەند پرسیارێک ئەگەر بە گوشراوی وەڵام بیتەوە سوپاس دەکەم بۆی بتوانین دەرفەت لەو کاتە وەربگرین بەهۆی ئامادەنەبوونی تۆ لەسەر ئەم کورسیە کە بۆ خزمەتی هاوڵاتیان لێرە دانراوە چەند ئیش و کاروباری هاوڵاتیان پەکی کەوتو بووی کە تۆ بۆ نمونە لە ئیشێکی کۆمەڵایەتی خۆت بووی لە سەفەر و سیاحەت بووی لە دەرەوەی وڵات بووی یان لە هەر ئیشێکی تر بووی ئیلتیزامت نەکردو بەداوامەوە خەڵکێک کاروبارەکەی دواکەوت بێشتی ڕوویداوە دیارە لە ماوەی ئەم ساڵا من دوو جار سەفەرم کردووە جاری یەکەم بە وڵاتی میسر بۆ خوێندی ماسەر ئەلبەتە لە کۆتاییا بوو جاری دومیش بەهۆی نەخۆشیەوە ڕۆشتمە تارە وەکوڵە دوو هەفتەیەرم جێشت و ئەویش مدیر ناحەی بیارە بەڕێزکاک حەمید لە شوێنی من یەکسەر وەکالەتم بۆ کردێتەوە کە لێرە ئیشکارەکانی من بکە و لە مودەی ئەوەی کە بایکۆت بووە یاخود مەسەلەن داوام نەکرا لە زۆر نێفەرمانگەکانە یەک ڕۆژ نەبوو لێرە داوامی من ڕاوەست واتە سەرجەمی ڕۆژەکانی هەفتە تا 12 تا یەک ئێمە داواممان کردەوە سوپاس بۆخوا نەمانێشتەوە ئیشکاری خەڵک ڕاوەستە دیارە بەتەئکید ئەگەر موجودی من لێرە نەبێ زۆرینەی فەرمانگەکانی تریش ئیشیان پەکێکەوێ لەبەرەوە هەوڵمدا لە زۆر حاڵەتیش مەسەرەن ئاگر کەوتوتەوە بەشایدی هەموو خەڵک شەیوا بۆ دوو شەو تا بەیانی ئەمە لە شاخ ناچینەتەوە لەگەڵ تیمەکان مەشغوڵی ئاگر کوژاندنەوە و مەسەرەن کێشە ئەوانە بووین جگەل لە داوامی ئاسایی خۆمان کەس تا سەعات 12 تا یەکە ڕۆژەکانی دوای بۆ کۆڵێ مەشغوڵی پەیوەندی کۆمەڵایەتی و سەردان و ئیلتیزاماتی کۆمەڵایەتی زائیدەن کێشە و مشکلەی خەڵک و ئەوەی کەوتم وەکو ئاگر کێشە ئەوانەی کە پێویستی بە وجودی ئەمەیە بۆ حەڵکردنی درێژیمان نەکرێت هەست بەڵێ لە ڕووی کۆمەڵایەتی وتمان ناوچەیەکی عشایرە و زیاتر خزم و کەسوکاری یەکتری و ناسیاوی یەکتری و ژن و ژنخوازیە تا چەند خەڵک لەم ناوچەیە بوون نشینەکان عشرەتەکان ئەم خەڵک عشاری لێرەیە هاوکاری تۆن یان نەخر ڕێگرتن بەدیوێکی تریشە پرسیار بکەم تا چەند بە دەم خەم و ئازار و پرسە و خۆشی و ژنهێنان و ئەو شتێک کە شتە کۆمەڵایەتیەکانن بەدەم خەڵکەوەی لە هەم ناحەکەت هەم لە گوندەکە دیارە لە ناو ناحێ و لە سەرجەمی گوندەکانیش دەفتەری یادداشتم هەیە تا ئێستا ئاوە کۆڵێ مەگەر پێم نەزانێ بێ ئەمە خۆی بۆ خۆی گلەی لێ ناکرێ خەڵکێکی زۆر هاوکارە سواز بۆ خالەوەی کە ئەگەر کێشەیە گرفتێک مەسەلەن نەخۆشیەک تەعزیەک تا ئێستا شک بەرم نەمپەڕاندووە لە ناو ناحەی سیروان زایدەن گوندەکانی دەوروبەریشی وەکووتم من سەرەتای دەست بەکارم نزیکی 2 مانگ سیارەشم نەبوو هەر بە سیارەی شخصی هاتوچۆمە کرد لەو حاڵەتەشان ئەمە هێشت سەردانی کۆمەڵایەتیم پەکی بکەوێ سەردانی نەخۆش ئەوەی کە ضرورە لە سنووری ناحیەکایە بیناسمونێ ناسم بەبێ جیاوازی هەوڵەدەم بەسەریان بکەمەوە بەڵام ئەوەشی کە پێ نەزانم یاخود ئاگام لێ نەبێت تا کاتەکەی بەسەر کاتە کۆنتاکت هەیە لەگەڵ خەڵکەکە زۆر باشە کاتم هیچ نەماوە بەڵام خولەکێ دوو خولەگەیم بە تۆ دوا قسەی خۆت بکەی شتێک من نەمپرسی بێت گرنگ بێت بتەوێ بێڵیت پرۆژەیەک باز نەکرابێ بتەوێ بێڵیت لە ماوەی خولەکێک بۆ دوو خولەک چیت هەیە فەرموو دیارە ئەوەی کە زۆر گرنگ بێ بیڵێم سوپاس بۆخوا لە ماوەی ئەم ساڵێک کە لێرە بووم لە زۆرینە شوێنەکان پرۆژە وەستاوە بەڵام لە ناو ناحەی سیروان نزیکی 7 گوند
شەبەکەی ئاو تۆڕی ئاوی بۆ ڕاکێشراوە ئەوێش یا خێرخوازی بووە یا حکومی بووە پاشانەوەکو وتم قێتاوی زۆرێک لە گوندەکان کە لەرەوە بڕۆی ئەیبینی پاشانیش دروستکردنی جادە بۆ منتیقە کشت و کاڵەکان هەموو ئەمانە کراوە ئەوە بۆی کە خەڵک ئەوە بزانێ هاوڵاتیان ئەوە بزانن کە من ئەگەر دەرفەت هەبێ ئەگەر قەیران بیاڵێ ئەگەر هاوکارێن بکرێ بە دڵنیاییەوە بەدەر لە ئیمتیازاتی خۆم کە هیچم بۆ خۆم ناوێ تەنیا ئەوکوتم ئینشاءڵڵا پشت بەخوا لەم بدەی ئەم خولەی لێرەین خزمەتێکی باشەکەین و خوا هاوکارمان بێت. بەڕێز هێمن حەمەحسەین بەڕێوەبەری ناحەی سیروان لە سنووری پارێزگای هەڵەبجە لەسەر لیستی خزمەت لە پشکی کۆمەڵی ئیسلامی سوپاس بووی کە لە ئەم ئەڵقەی بەرنامەی خزمەت کار و چالاکیەکانی خۆت دەردەدڵەکانی خۆت لەمپەرەکانی بەردەم ئیشوکاری خۆت بۆ هاوڵاتیانی هەم سنووری ناحەکەت هەم هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی خسەڕ و سوپاس بۆ ئامادەبوونە دووبارە. زۆر سوپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ. بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵقەیەکی نوێی بەرنامەی خزمەت هەموو لایەک بەخوای گەورە ئاسپێرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.